هەژمارکردنەوەی دەستی بۆ 215 سندوقی دەنگدان لە شاری هەولێر دەستی پێکرد. چوار لایەنە ناڕازیەکەش بایکۆتی پرۆسەکەیان کرد. کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو و هاوپەیمانی ئاشکرای دەکەن. پرۆسەی ژمارنەوەی دەستی بەشێک لە سندوقەکان پێچەوانەی هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. ئەو کارەش بە بەرژەوەندەی حیزبە ساختەچیەکان دەزانن. لێرەدا تێبینیەکانمان لەسەر پرۆسەی هەژمارکردنەوەی دەنگەکان لە پارێزگای هەولێر دەخینە بەردەم ڕایگشتی و کۆمیسیۆن و لایەنە پەیوەندیدارەکان. یەکەم لە مادەی یەکی هەمواری سێمی یاسای ژمارە 45 ساڵی 2013 ئەنجومەنی نوێنەران کە دادگای ئیتیحادیش پەسەندی کردووە هاتووە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان پابەند دەبێت بە دووبارە ژمارنەوەی دەستی دەنگەکان لە کۆی بنکەکانی دەنگدان لە سەرتاسەری عێراق بە هەموو وێزگەکانەوە. بەڵام ئەوەی کۆمیسیۆن دەیکات ژمارنەوەی دەنگەکانی ناو ژمارەیەکی کەمی سندوقەکانی دەنگدانە کە 215 سندوقە لە کۆی 3992 سندوق. خودی کۆمیسیۆن بە ئەنجامدانی ئەم کارەی لەژێر پرسیاردایە. وەک لە یاسایەکەدا هاتووە و دادگای فیدرالیش پەسەندی کردووە پێویستە هاوتاکردنی پەنجەمۆری دەنگدەران بکرێت. بەڵام کۆمیسیۆن پێشێلی یاساکە دەکات. چوار لایەنە ناڕازیەکە پێیان وایە ئەوەی لە پشت تەزویر و ساختەکاریەکەی هەڵبژاردننی 12 ئایار بوو بۆ حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان دەستێکی بەهێز و گەورەیە. بۆیە کۆمیسیۆن بڕیاری هەژمارکردنەوەی دەستی 100% بۆ سندوقەکانی دەنگدان جێبەجێ ناکات. ئەوی لە پشت ئەو سەختەیی و ساختەکاری کە لە کۆمیسیۆنە هەیە دەستێکی گەورەیە و ئەو عەد و فەرزەش کە ئێستا دەکرێت ئەمە بەشێکە لە مکیاسکردن یاخۆت لە با بڵێن شاردنەوەی ئەو تەزویرانی کە هەیە چکە بەپێی تعدیلی قانونی انتخاباتی عراقی کە دەڵێ پەرلەمانی عراق دەڵێ دەبی عەد و فەرز بۆ سەرجەم وێزگەکان بکرێەوە لەسەر ئاستی عێراقا بەڵام بە دەستێکی نائەمین و بەدەستێکی با بڵێن جۆرێک لە ساختەیی قەرارێک دەرچوو بەوەی کەوا لە محکەمەی اتحادی لە قەراری مەجلیسی مفۆزیە دەڵێ دەبی عەد و فەرز جزئی بی و لەسەر مستەوای چەند پارێزگایەکی بی و ئەوە بەڕاستی چێکە لەو ئەشکالانە گەورانەی کە ڕێک قەرار و قانونەکە تەناقوزی یەکترن. کۆمیسیۆن لەژێر پرسیارەوەیە و کۆمەڵک دلیلی تریشمان هەیە کە خودی خۆیان لەسەر خۆیان کۆمەڵک شتیان ئاشکرا کردووە بەڵام با بۆ کاتیشتر. ڕۆژی 12 ئایاری ڕابردوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درا بەڵام بە شێوەیەکی زۆر و بەرچاو ساختەکاری لەلایەن یەکێتی و پارتیەوە کرا بەهۆی زۆری تەزویر و ساختە لە پرۆسەکە. چوار لایەنە ناڕازیەکە بە سەدان سکاڵایان تۆمار کرد بەڵام تا ئێستا کۆمیسیۆن بە جددی بە دوواداچوونی بۆ سکاڵاکان نەکردووە. ئەمەش گومانی زیاتری لەسەر بێلایەنی کۆمیسیۆن دروست کردووە. چوار لایەنە ناڕازیەکەش ڕای دەگەێنن ئەگەر وەڵامی تانەکانیان نەدرێتەوە لە دادگای فیدرالی سکاڵا تۆمار دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.